وەڵامی ئێمە زۆر وازەحە ئەوەیە کە ئێمە لە شاری کەرکووک وەکو دەستگاکانی ئەمنی ئاسایش بە تایبەتی هیچ زیندانێکی فەرمی یان زیندانێک نەبووە لە شاری کەرکووک کە دەستگیرکراوی داعشی تێدا دەستگیر کرابێت. ئەوی هەبووە زیندانێکی کاتیمان هەبووە لە دەبس پێش ڕۆداوەکانی 16 ئۆکتۆبەر و لەو زیندانە حقت ئەوە بووە ئەو داعشانەیە کە خۆیان ڕادەست دەکرد یان ئەوانەی کە ئەترافیان دەکرد سەر بە داعشن و بەدەگوازرانان تەوا بۆ ئەو شوێنە بە تایبەتی پاش پرۆسەی ئازادکردنی حوەیجە. ئەم پێشێلکاریانە ئێستاش تا حەدێک بەردەوامە. جووری ئەم پێشێلکاریانە حەزەکەم لەسەر ئاسیا و ناوچانەی کە مادەی 140 پێدەگوترێت جیاوازیان هەیە. تا ئەو ڕادەی گەشتیتەوەی کە وێنەی ڕموز و شخصیاتی هەرێم و مقدساتی هەرێم لەو ناوچانە حقات کەوتیتە بن پەلاماری هێزە ئەمنیەکان ڕۆژنامەنووسان بە گشتی لە هەرێمی کوردستان کە دەکەونە بن پەلاماری هێزەکان بە تایبەتی لە کاتی ڕۆمالکردنی هەواڵەکان. دیارە لەم بابەتە زیاتر ئێمە لە دوو کەیسی تایبەت کەیسی ویداد حوسێن و کەیسی بارزان ڕەشید ئەگەر غەڵەت نەبم ئەم دوو کەیسە حقات ئێمە لەسەری ڕاوستاوین. بەنسبەت کەیسی ویداد حوسێن ئێمە بە دوواداچوونێکی جددیمان کردووە لەم کەیسە. ئەوی بۆ ئێمە حقت وازەح ئەوەیە کە لەم کەیسەدا کەسوکاری ناوبراو هیچ جوڵانەوەیەکی ئەم کێسان نەکرد. لێکوڵینەوەکان بەردەوامن شاد حالێکی زۆر وەرگیراوە و تا ئەمڕۆژ لانی نێودوڵەتی سەردانی ئەم لەژنیان نەکردووە. وردەکاریەکی یەکجار زۆرمانداوە بە لانی ئەمنستی هیومەن ڕایتس واچ و چەندانێکی تر.